پرۆژەیەکەیە پرۆژێکی زۆر جوان لە ئێستا لە کوردستانە ئەمڕۆواری جێبەجێکردنەوەلانە بەشێکی زۆر لە مزگەوت و خانەخاکانمان هەیە ئێمە بەڕاستی مێژوویەکی زۆر زۆر دێرینیان هەیە بەوەی کە ئەمانە دەبێت بپارێزرێن چونکە یەکێک لەو شتانێکی ئێمە بەردەوام باسیەکەین بابەتی گەشتیاری ئاینیە تۆ تەماشاکە ینی خەڵکێک ئەچێتە هەندێک وڵات ئەچێت سەردانی هەندێک شوێنی ئاینیە کات ینی گەشتەکە بەڵام سەردانی شوێنەوەرە جا پرۆژەیەکێ پرۆژەکە ناوی مێژوو کەلەپورمان بەنەخشە مێژوو کەلەپورمان بەنەخشە بە هەندێک بەرنامەی تایبەت لە ئیتر دڵنیام تەکنەلۆژیان بەکارهێناوە لە تەکنەلۆژیا سوودی لێوەرگیراوە بۆی کە نەخشە دروستەکە پێشکەش بۆ شوێنە نەخشەی خانەخای مەولانە خالیدی نەقشبەندیان بە تەواوەتی لە لێکۆڵینەوەیەکی زانستیە ورد و دریشتیان دەرهێناوەتەوە بزانن ئەو مزگەوتانی کە هەمان بووە ئەو تەکیانی کە هەمان بووە بۆ تەنانەت حەوزی ئاوی دەستنوێژەکەیان چۆن بووە هەندێکیان باز لەواکەن سەکۆی تایبەتیان هەبوو لە هاوینانە تەنها بۆ نوێژی جەماعەت حوجرەی تیا بوو زۆر بابەتی جوانیان خستۆتە ڕوو بێگومان ئەم قۆناغ و ئامادەکارانی ئەم پرۆژەیە مێژووی کەلەپورمان بەنەخشە چۆن بووە زۆر بەڕێز کاک عادل لەتیف مەولەوی ئەندیازار و لێکۆڵەر لە سودە لە لامان میوانە بۆی کە کۆمەڵ کرد نەخشەکانیش ببینی کاک عادل بەخێر بی ڕۆژەی مێژوو کەلەپورمان بەنەخشە ئەم پرۆژەیە چیە باسێکمان بۆ کۆ بعد دواتر اینجا بچینە لای نیشاندانی وێنەکان و ڕوونکردنەوەکان زۆر سپاس بەناوی خۆی گەورە سپاس بۆ بەڕێزیشتان بەیانی هەموو لایەکیش باش مێژوو کەلەپورمان بەنەخشە بە کورتی بریتێت لە تێکەڵکردنی ئەندازیاری و ئەدەب و مێژوو و ئێمە بەڕاستی خۆمان کۆمپانیایەکی ئەندازیارین بۆ کۆمەڵێک ستافێکی زۆری ئەندازیاری کار ئەەکەین لەو بابەتانەی کە پێیوەستن بە بوارە ئەندازیارە مۆدەرنەکان بەڵام بەشێکمان هەیە ناومەناو مێژوو کەلەپورمان بەنەخشە چۆن وا بکەین ڕۆحی کوردایەتی و کوردەواری و مێژوو ئەدەب و ئەو مێژووی کە هەمانە لە کۆنەوە تا ئێستا لەگەڵ هەندەسایە تێکەڵیکەین بۆ ناومانە مێژوو کەلەپورمان بەنەخشە و یعنی ئەتوانین بڵێن کە پرۆژێکی خۆماڵیە باش ئەم پرۆژەیە چەند شوێن لە خۆگرێ کاک عادل دەستان پێکرد بەڵێ خۆی ئێمە وەکو دەست پێک ئەگەر بڵین یەکەم جار لە 2016 بۆ 2017 بۆ یەکەمین جار پرۆژەیەکمان هێنایە کوردستان لە زانکۆیەکی هۆڵنداوە بە ناوی سیتیلابەوە و ئەو کات خۆشبەختانە بە سپاسی زۆرەوە کە لە زانکۆی سلێمانی توانیمان دایمەزرێنین و دەستپێکمان لێەوە بوو کۆمەڵی پرۆژەمان کرد لە بواری ئەندازیاری ئەوانە یەکێک لە پرۆژەکان بریتی بوو لە دۆکمنتکردنی خان و گەڕکە کۆنەکانی شاری سلێمانی کە لەسەر پێشنیار و بە سەرپەرشتی بەڕێز دکتۆر ئەمجەد محەممەد علی قەرەداغی بوو لەگەڵ بەڕێزان دکتۆرە چرۆ و کاک دکتۆر سیروان و ئەو بەڕێزانی کە ئەو کات لەگەڵمان نابوون پرۆژەی بوو 5 ساڵی خەیان کە هەموو خان و گەڕکە کۆنەکانی سلێمانیمان دۆکمنت کرد بە هاوبەشی لە بینی کۆمپانیاکەی ئەمە VPN لەگەڵ زانکۆی سلێمانی و لە ژێر چەتری سیتیلابە و ستافێکی زۆر دەیان ئەندازیار جارێەوە 100 ئەندازیار یا 60 ئەندازیار مەترسی لەسەر ئەو خان و کۆنانە هەیە بۆیە مەترسیەکە زۆر بوو ئەو کات ئیستا تقریبا لەوانەیە بڵێن مەترسی نەماوە چکە هیچ وای نەماوە مەگەر بەداخەوە بەڵام خۆشبەختانەیە ئەوەمان کرد ئەگەر خانوویەکیش بڕوخێت ئیستا ئەتوانرێت لەسەر ئەو دۆکمنتی کە کردومانە و خۆی دروست کرێتەوە ئەو سوودەی هەبوو دواتر لە 2020 هەر لەسەر پێشنیاری سنتەری ڕۆشنبیری بابان ئەو کات و بەڕێزان مامۆستا ئەحمەد بابان و کاک دێرین بابان و ئەو بەڕێز و خاتون و کاکانی بابەنزادەکان باسی ئەویان کە چۆن بتوانین نەخشەی سنووری شاری سلێمانی لە سەردەمی بابانە چۆن بۆ چۆن بیکەینەوە ئێمە وەکو جێتێکی هەندەسی و کەم بەو بابەتانە هین بووین ئەوەش لە ڕاستیە لە 2020 تا ئێستا ئەتوانین بڵێن کەم هەر خەریکینی لەو ئەکاد لە ئاخر و ئەخرابین کە بۆمان دەربچێن نەخشەی شاری سلێمانی لە سەردەمی بابانە بزڵ بە چۆن بووە و ئەوە دەستپێکە بوو کە لە چی بینیوە کاک عادل بۆی کە بزانن لەو سەردەمانەیە ئەو نەخشێ چۆن بۆی بگەن بۆ خاڵی کاتانە لاەخەن بابەتەکان تۆزێک فراوانن و جاری وایە تێکەڵبوونیش دروستە بێت ینی ئێمە لە شعرێکەوە
لە شعرێکی حەزرەتی نالیوە بۆ مەحی بۆ پیرەمێرد بۆ هەرێکێک لەمانە لە مێژووی مەسەلەن محەممەد ئەمین زەکی بەگ و هەرێکێک لەو کەسایەتیانەی کە پێشتر لە کۆنا هەمان بووە هەتاوەکوێتەوە سەر ئەو گەڕیدانی کە یاخود ئەو ڕۆژەڵات ناسوویە ئەو ئەوانەی کە هاتوون سەردانی سلێمانیان کردووە کە هەر یەکێکیان بە جۆرە لە جۆرەکان باسی سلێمانیان کردووە جاری وایە بۆ بەڕق سەیریان کردووە و بەڕق باسییان کردو وکو مێژەرسۆن مەسەرەن یان هەندێکیان بەڕاستی بە پاڵنەری جاریوە بۆ ئاینیە پاڵنەری ئەوەی کە ئەو وکو بە جۆرێکتر بیری لێرە کردوێتەوە بەس ئێمە ناچینە ئەو بابەتانەوە لەبەرەوەی وکو عەرزم کردن ئێمە مهندسین لە مێژوەکە ئیش ناکەین بەس هەر کەسێک لەوانە کێت بابەتێک باس ئەکات کە ڕەبتی بە معالمێکی هەندسی یاخود خانوویە یا بینایە یا شتێکە بەڵگە تەماشاکرێک بەڵێ ئەوانە هەمونێکی ئەدەبی وەکو بەڵگەیەکی شوێنەواری تەماشاکرێت بەدڵنیاری لە بۆ بیتێکا باسی حوجراکە بەڵگەی بۆی کە مەبەستی لە حوجرەکەی خۆی بووە لە ماڵەکەی خۆی بووە لە ژوورەکەی خۆی بووە یان مەبەستی لە حوجرەیەک بووە لە ینی ئێمە بەڵێ ئێمە ئەگەر بچینە ئەو تەفاسیلی وردەکاری مەسەلەن ئەدەبیاتەوە بەڕاستیەوە ئەوە جارێ هەر لەوە دەرناچین ئەوە بابەتی توێژینەوە بەڵێ بزانین نالی بۆ یان ناڵی بوو وەکو هینەکرێت بەڵام بەڵێ بەدڵنیایی وچکێمە ئەگەر هەر چامەکەی نالی و سالم باسکەمە نالی بەڕاستی بە تەفسیل لەو چەند بەیتێک کە لە چامەکە هەیە بەشی زۆری ئەتوانین بڵین باسی خانەقاکە بەوازەکی و باسی مەسەرم بۆ نمونە چیمەنی خانەقاکە و باسی حجرەکەی ئەکات و باسی سەر حەوزەکەی ئەکات و هیچ شتێکی نەهێشتۆتە بۆی کە بڵین ئێمە گومانێک هەبوو بێت یا لە هیچ شوێنەکە باس لەوە کرابێت کە نالی کە باسی خانەقاکە باسی بۆ نمونە خانەقای سلێمانی ناکات ئەو گومانمان لەوان نییە بەڵام ئێمە دواتر خۆ یعنی بێجگەلەوەی کە دەقێکمان هەیە و مێژوومان هەیە و بە چاوی ڕخنەوە ئێمە دامیا بە چاوی ترسەوە سێری ئەکەین وکو ئەندازارێک بهینەکەین هەتا بەڵگەی ترمان دەستەکەوێت ئەمە وڵاتان زۆر ئەگەڕێن بۆی کە بەڵگەمان دەستکەوێت و ئەو دوو بەڵگە سێ بەڵگە کە هەم نەخشەوە هەم مێژووە هەم شعریەکە گرێتەوە ئینجا ئێمە ئەتوانین بڵین ئەوە ئەتما دەکەینە سەری سێوە نەخشەی خانەقای مەولانا و پێما بێت مزگەوتی گەورەی خورماڵە ئەو دوانەتان پرۆژەمان زۆرە توانم ئێستا بە جەنابەتانی باسکەم بەس بەڵێ ئەوانە یەکێکن لە پرۆژەکان هەندێک وێنە هەیە گەر هاوڕێیانمان بتوانن بمانێنێت لەسەر شاشە بۆ بینەرەکانمان ڕوونکردنەوەی زیاتر بێت لەانە پرسیارێکی کرد کاک عادل سوود لە تەکنۆلۆژیا وەرئەگیرێ بۆ گەڕانەوە بۆ مێژووانیە بۆ نمونە دەرکەوێ خانەقای مەولانا جاران چۆن بووە ڕوبەرەکەی چۆن بووە چیتیا بووە ئەو نەخشەی کە ئێستا هەیە نەخشەیەکی دەستکردە یان بۆ خۆی وا بوو ئێستا خەریکە بەڵێ بەڵێ ئێمە سوود لە تەکنەلۆژیایە بە ورتر بڵێن سوود لە ژیری دەستکرد و AI ئەوە نەوەرئەگیرێ کە تۆ معلوماتی بیتێ وە زانیاری بیتێ بەڕاستی ئەگەر تۆ بیت شعرێکی بۆ بنووسیت و یا کۆمەڵێک وەصفی بۆ بکەیت و ئەو بۆت بکابەوە ئەو بەڕاستی ناکرێت ناگاتە ئەوەی کە ئەمە ئەلانمان کردوڵی نەخشەکەمان دۆزیوەتەوە نەخێر دوشتی زۆر جیاوازن بەڵام ئێمە کە نەخشەکە ئەدۆزینەوە یا وردەکارەکە ئەدۆزینەوە ئەگەر بە پرۆگرامە هەندەسەکان یا بە ژیری دەستکردیان ئیش لەسەرەوە بکەین کە بزانین جوانتری بکەین و تۆزە شێوازێکی پێشاندانەکەی جوان بکەین لەوە زیاتر نییە ئەگەر نەخێر ئێمە بە نسبەت مزگەوتی خانەقا وردەکاریمان لایە و کۆمەڵێک بەڵگەنامە و ڕسم و دەرخستە و ئەوانێ هەم لە ئەرشیفی عوسمانی هێنامانەوە کڕیمانەتەوە هەم لە ئەرشیفی بەریتانی هێنامانە و کڕیمانەتەوە وەشتی زۆر باشمان لای حتا لە ئەمریکاشتمان کڕیوەتەوە کە ئەمانە هەمووی ئەکاتە ئەوەی یەکیان پێ ئەگرینەوە دوایی سێرەکەی نەکەگرێتەوە جاری وایە شت ئەدۆزینەوە یەک ناگرێتەوە لەو بابەتانە ئێمە کێنە گومانەوە بە دوای بەڵگەی ترا ئەگەڕین باشە زۆر جیاوازی هەیە لە چاو ئێستا و ڕابردووە ئەوەی کە ئێوە بەتەواوەتی جیاوازی هەیە چونکە ئێمە ئەم خانەقای کە ئیسە هەیە لە هەفتاکانە تقریبا دروست کراوە ئەو ڕوخێنراوە و کات و دروست کراوەتەوە لەبەرەوە جیاوازە لە کۆنەکە بەداخەوە لە ڕووی شێوازی ئەندازیاری و ئەم بابەتانەوە چ گۆڕانکاریەکی زۆر بەسەرە هاتووە یاخود شێوازی دروستکردنی مزگەوتەکە ئەو بابەتانی کە تێی بەکار هاتووە لەگەڵ ئەوانی کە لە ئێستاە هەیە چی بوون ئەویش ئەتوانین بڵین بە تەواوەتی جیاوازە ئێمە گەر سەری مزگەوتی گەورەی سلێمانی بکەین خۆشبەختانە ئەتوانین بڵین وەکو دیزاین یا وەکو پلان و ئەوەی کە هەیە لەگەڵ کوانەکە گۆڕانکاری بەسەرا نەهاتووە و زۆر باش ماوەتەوە و مزگەوتی گەورەیەکە کە لەو شوێنانەی توانین بڵین هەر لەگەڵەوەشان کە گۆڕانی زۆر بەسەرانی نۆژەن بکرێتەوە بەڵام گۆڕانی بەسەرا هات ڕاحەتەکەی لە دەسەهات و ئێمە بەڕاستی بۆ ئەوە تێ ئەکۆشین کە شتێک ئەگەر هەبێت نێڵین بگۆڕێت و ئەگەر گۆڕابوویش بیخێنەوە سەر ئەسڵەکەی یعنی ئەمە مزگەوتی خورماڵ کە جەنابتان باستان کرد کە بە سپاسی زۆرەوە کاک حاجی عابیدی هەورامی ئەو بەڕێزانە و
براکانی سپانسەریەوەکەن کە دروستیکەنەوەکو خۆی ئەوە ژێکێک بەڵاوانەیە کە بەڵگەنامەکانمان هەمووی دۆزیەوە چەندین بەڵگەناممان دۆزیەوە تا ئێستا وای لێکراوە کە لەسەر شێوازە کۆنە ئەسڵەکەی خۆی وکو خۆی دروست کرێتەوە بۆ تام و چێژێکی زیاتری ئەبێ بەڕاستی نەک لە مزگەوت لە خانوویەکە لە سەرایەکە لە حەمامێکە تام و چێژێکی تایبەتی ئەبێت باشە لەوەی خانەقەی مۆلانە بابەتەکە شتێکم لەسەر خوێندەوە بۆ بورێک عادل یعنی باسیەوە کاڵێ ژمارە حجرەکانی ئەوە نەبووە ڕوبەرەکەی ئاوها بووە شوێنی دەستنوێژی وا بووە بۆ من بە هاوینەن ئەمانە هەمووی بەپی بەڵگی مێژووی وەرتانگرتویان لە دۆزینەوەی نەخشەکەی بۆتان دەرکەوتەوە وا بووە یان لە ماودێم و گەڕانەوە و چوزانم بەپش بەسن بۆ بەڵگانە و بەپش بەسن بۆ بەڵگە ئەدەبیانی کە بە شێوەیەکی گشتی نەک لە خانەقە ئێمە سود لە هەمیان نەبینین ئەوانەی باس بڵێ چونکە نابێ هیچ کاملەوانە فەرامۆشکەین بەڵام بۆ خانەقای مەولانە گێڕانەوەی دەماودەم ناتوانانی ئەتمان بکەیتە سەری چکە دوورە ینی کاتەکەی و ئێمە هەر ئەوەی کە جەناب فەرمووت یان ئێمە نالی کە باز لە حەوزەکە کاڵێ حەوزی پڕی کە نائیبی دیدەی منە لەوێ لێڵاویدا نەهاتوو وەک سەیری شیوە سوور یا مەسەن باز لە حجرەکەیەکە فەرمێ واصل بکە عبوری عبیری سەلامم بە حجرەکەم چی ماوە چی نەماوە لە هەیوان و تاق و ژوور یا باسێکی لە چیمەنەکەیەکە ئاڵێ سەیرێکی خۆش لە چیمەنی ناو خانەقا بکەوە ئیلا ئاخریه ئێمە ئەمانەمان کە دۆزیە وەکو ڕەسم و وەکو وێنە و وەکو نەخشە بەڕاستی سەرمان کرد ئەمانی هەمووی تیا بوو و ئەوەی کە بڵاومان کردوێتەوە هەم چیمەنەکەی تایە کە نزیکەی 900 مەترە بێ بە حەوشە و بەهینەکەوە بە دەوروبەرەکەیەوە هەم حەوزەکەمان هەیە کە دەوروبەری 150 مەترە بێ و هەم بیناکەمان هەیە کە خودی ئەو مزگەوتەیە کە مەولانە خالیدی نەقشبەندی نوێژی تیا کردو و مسلمانانی ئەو کاتە و تەریقەتی نەقشبەندی تیادا بڵاو بۆتەوە و محمود پاشای بابان دروستی کردووە لە 1870 یا 16 لەو دەوروبەرە بۆ مەولانە خالیدی دروست کردووە و بۆتە بنکەیە کە بەڕاستی بە طریقەی خالیدیە و نەقشبەندی خالیدی مجددی نەقشبەندی کە سنتەرەکەی سلێمانی بووە بەغا و دیمەشق و دوایی ئێران و ئەفغانستان و هیندستان و هەتاوەکو ئەمریکا و ئەوروپا کە ئیسا و تورکیا بەڕاستی لە هەموو جیهان ناتوانین بڵین کە پابندانێکی زۆر بە ڕێبازی نەقشبەندی خالیدیەوە هەن هەموو ئێمە سنتەرەکەمان شاری سلێمانیە و مەولانە خالیدی سلێمانیە زۆر باشە ئێوە کە گەیشتون بەوەی کە گۆڕانکاری زۆر هەیە لە چاو ئێستا و ڕابردووە بەپێی ئەو بەڵگەنامانەی کە پێگەیشتون چ پلانێکی ترتانە بێت بۆ نمونە ئەتانەوێت جارێکی تر ئەم شوێنانی کە ئێوە دەستنیشانتان کردووە بە شێوازە کۆنەکە دووبارە دیزاینی کەنەوە یاخود ئامانجی ئێوە چی لەم پرۆژەیە ئێمە ئامانجەکانمان هەوڵێن شتی واقعی بێت ڕاستە ینی حەز ئەەکەین بە حەزی ئەمە بە حەزەکەین مزگەوتی خانەقای تێک بدرێت و خۆی دروست کرێتەوە بەڵام لەوانێن ینی واقعی نەبێ ئەوە بەس خۆشبەختانە ئیستا ئەو بەڕێزان کۆمپانیای ئانزۆ خەریکن مزگەوتی خانەقا نوێژەن ئەکەنەوە بە شێوەیەکی جوان و کەلەپوری ئەوە لەسەر کۆنەکەی یان نەچون بیڕوخێنن طبعاً لەسەر کۆنەکەی بە شکڵێکی کەلەپوری ئەوەیەنەوە جێی دەستخۆشی و ئیشێکی گەورەیە ئێمە پەیوەندیمان بە بەڕێزانەوە کرد چۆن وا بکەین ئەم نەخشەیەشی کە ئێمە دۆزیمانێتەوە هەندێک ئیلیمنت و هەندێک بەشی لەناو ئەوە ڕنگ باتەوە لایەنی کەم یعنی ئێمە ئەگەر واز لە خەڵکی خۆمان بێنە ینی مەسەلەن بۆ نمونە تورکێک فارسێک کەسێک لە بیانیە گێت کە باز لە مەولانە خالی دەکا و توێژینەوە لە بابەتەکە و پابندە بە طریقەکەیە و خەڵکی ئێرە نییە کێت خانەقا ببینێ ئۆکێ ئەڵێن ئەمە بینایە تازە کرا و تازەیە بەڵام ئەو بەشەی کۆنە ئەو بەشەی وایە مەولانە خالید لێرا بووە ناری لێرا بووە ئەمە حجرەکەیەتی ئەتوانین ئەوانە سودی لێ ببینین و گەشتارەکەمان ئەنی ئاستی گەشتاریمان بەڕاستی بەرێتە ئاستی بەرز چەندی ڕووخاوە ئەم تەکیە چەندی بووە بە پرۆژەیەکی تر لە سەد نەماوە بەڵام هیچی نەماوە ئەو کۆنە بەڵێن نەماوە بەڵام ئێمە ئیش لەسەرەوەکەین لەسەر ئەم نەخشەیە چۆن بتوانین چەند بەشێک وێنا بکەینەوە ئەگەر دروست بکرێتەوە چەند باسی بابەتێکرد کردیانی باسی تورکیات کردیوە باسی تەرقەتی نەقشبەندیشت کرد یعنی بۆ نمونە چەند لە ڕووی گەشتیاری ئاینیەوە گرنگە بۆ شاری سلێمانیان بابەت خەڵکێکی باوەڕ کە ئەچێ بۆ وڵاتێکی تر لەبەر بابەتی ئاینیە بەڵێ ڕاست ئەچێ بۆ زیارەتی چوزانم مەرقەد ئێمە لە سلێمانی ینی بێجگەلەوەی کە ئەو ڕەگەزە سەرەکیانەمان هەیە ڕەگەزی زۆر سەرەکیمان هەیە مەسەلەن بۆ نمونە ئێمە هەر باز لە مزگەوتی گەورە کاک ئەحمەدی شێخ و شێخ معروفی نۆدی ئەوانە بکەین ئەوە بەڕاستی خۆی بۆ وڵاتێک بەسە کە بیژێنێت و خەڵکی بۆ بێنێت بە هەمان شێوە مەولانە خالیدی نەقشبەندی و ئەو معالیمانەی کە هەیەی چکەمە یەکێ لە پرۆژەکانمان تقریبا 8 پرۆژەمان هەیە یەکێ لە پرۆژەکەمانە ئەوەیە کە چۆن وا بکەین ڕێڕەوی مەولانە خالید لە ناو شاری سلێمانیا کە هەر خانەقا نەبووە
ئەو شوێنی تا خوێندێتی ئەو شوێنی کە دەرزی تاوتۆ ئەو شوێنی تا چۆ بۆ هیندستان ئەمە کۆمەڵی مزگەوتن کۆمەڵە تەکیە و مزگەوتن خانەخوا مزگەوتن لە ناو شاری سلێمانیە ئێمە گەشتیارانمان ئەوانەی کە پابندن بەو طریقەتەوە یا توێژەرن لەو بابەتە بیان هێنینە سلێمانی بە دڵنیایی و بە چەند ڕۆژێک ئەتوانین بیان هێڵینەوە کە هەر بەس لە بواری مۆلانە خالیدا یعنی ئیش بکەن و ئینی بکەن و یەکێک لەوانە خانەقای مەحویە بەڕاستی کە ئێمە ئیسەیەکێک لە پرۆژەکانمان خانەقای مەحویە زیاد لە 90 بەڵگەنامەمان دۆزیەوەتەوە هەم لە عوسمانی هەم لە بەریتانی چۆن نابکەین خانەقای مەحوی 20 بەدووک و خۆی دروستکەینەوە و نەخشەکەیشیمان دۆزیوەتەوە کە خانەقای مەحوی دەستە خوشکی مزگەوتی گەورەیە و لە سەردەمی ئیبراهیم پاشای بابانە دروست کراوە لە سەردەمی باپیری مەحویە دروست کراوە کە مەلا عوسمانی باوکی مەلا عوسمانی باوکی مەحویە زۆر باشە کاک عادل باسێکیەوەمان بۆ بکە بۆ نمونە لە ڕووی تەلارسازی و بەڕێستانۆک و ئەندازیارێک لە ڕابردووە ئەو مێتریاڵانی کە بەکارهێنراوە بۆ دروستکردنی بینا و باڵەخانەکان ئێستا ئێوە کاتانوێ ئەم شوێنانە لەسەر دیزاینە کۆنەکەی بۆ نمونە جارێکی تر نۆژەم بکەنەوە چ شتێک هەیە کە مۆرکی ڕابردووی پێوە بێتانەوێت لە بینا و باڵەخانەکانە بۆ نمونە بەکار بێتەوە بەتایبەتر لە مزگەوتەکانە بەڵێ مۆرکەکە لە مزگەوتەکان و لە غێری مزگەوتەکانیشە بەشێکی تەرزەکەیە و شێواز و ستایل و مەعمارەکەیەتی بەڕاستی بەشێکشی وکو جەنابە فەرمووی ماتریاڵەکەیەتی ئێمە لە سلێمانیە سێ ماتریاڵی سەرەکی بەکار هاتووە وەکو خشتی کاڵ یا خشتی قوڕ با بڵین لەگەڵ خشتی سوورەکراو یا سوور مەسەرەن ئەوەی کە بە ئاگر بەکارهێنرێت و لەگەڵ بەردی مەڵکەنی و هەمویان لە بیناکانمانە و مزگەوتەکانیش بەشێکن لە بیناکان بەکار هاتووە بەبێ ئەوەی کە بە گوێرەی سەردەمەکان و بە گوێرەی گرنگی شوێنەکە و بە گوێرەی بەرزەکەی و تایبەتمەندەکەی و پارەی وەدانراوە هەمویان بەکار هاتوون و هەمویان دەتوانین بڵین بەشێکن لە خشتی کاڵ تقریبا لەوانەیە زۆر قورس بە ئیسە بەکار بهێنرێت بەڵام خشتی سوور و خشتی بەردی مەڵکەنەکە ئاسان و توانرین بەکار بهێنرێتەوە بۆ ئەوی کە لەواتانەوەی ئەم بەڵگانە ببورن تەنها بپارێزرێت یان دروستیش بکرێتەوە بۆ منام خانەقای مەولانە ئەگەر دروست بکرێتەوە کورسیەکەی ئاستەنگەکانی چی تێچووەکەی چییە باس لەو تێچووەکرێ ئەگەر دروست بکرێتەوە تێچووی دروستکردنەوەی بینایەکی کۆن ینی سێمە خیبرەی خورماڵمان هەیە کە خورما بەڕاستی مزگەوتێکە لەسەر کۆنەکە دروست دەکرێتەوە ئەو بەڕێزانێکە ناوم هێنان دروستیەکەنەوە ئەوە ڕەنگە دەرەوەی شار بێ و هەسان بەڵام مەبەستەکەم ئەوەیە ئەگەرێمە بین بینایەک بە شێوازێکی وەکو ئەم ستودیۆی جەنابتان بە نوێترین تەکنەلۆژیا بە نوێترین مەسەلەن مەوادی بینا دروستکەین ئاسانتر و هەرزانتر ئەکەوێت لە سەرمانەوەی کە بینایە بە شێوازە کۆنەکە دروستکەینەوە هەم لە دەستی کار هەم لە شێوازی هەم لە ئەندازیاری هەم لە بەڵگەنامە نەخشەکان ئەنی ئەمە نەخشەی مزگەوتێک ئەگەر بکەین بۆ نمونەیانی ئەگەر ئێمە 10,000 دلاری تێبچێت نەخشەی مزگەوت تێ بکەینەوە کە کۆن بووە بە دوای بەڵگەنامە بڕۆین جارۆیەگاتە 200,000 دلار بۆی ئەو چەند لاپەڕە نەخشە دروستکەیتەوە چکار بێ زۆر وڵاتی بۆ بکەی شوێنی بۆ بکەی تاینکەی وتایەتە سەر ئەوەی کە وەستا و دەستی کارەکەشی کە دروستی ئەکاتەوە هەمویان بەڕاستی ئەتوانین بڵێن گرانتر ئەکەوێت بەڵام جەدوای ئیقتصادی و جەنابتان باشترەزان کەڵکی ئابووری لە شتێک وەرە مزگەوت ئێمە بە ئابووری ناتوانین بیخەمڵێنین بەڵام ئەگەر کەڵکە ئابوووریەکەشی حساب بکەیت کەڵکی ئابووری هیچ شتێک لەوە سەرچاوە ناگرێت کە چەنی تێ ئەچێت ئەوەی کە تۆ لە چەندێکە ئەم پارەت بۆ دەرەهێنێتەوە وێماگە سلێمانی ئەو خانەقای مەحوی خانەقای مەولانە مزگەوتی گەورە خۆشبەختانە ئیسە زۆر باشە ئەو شوێنانەی کە هەمانە بیان پارێزین حەمامەکان مەسەرەن ماڵی کەسایەتەکانی سە بۆ نمونەیەکێک لەوانە کە مۆزەخانەی مەلیک مەحموودە کە بە سپاس CDO خەریکە و ئیشێکی زۆری تیاکە لەگە شوێنەواری سلێمانی ئەو کاتە تۆ کە گەشتیار ئەێنی یا مەسەرەن کۆمپانیا گەشتیارەکان ئەتوانن پاکێجیان هەبێت و بزانن بۆ چی خەڵکێکە هێنن بۆ ئێرە و چۆن منێک کە ئوتێلێکم هەیە بەڕێزێکە تەکسێکی پێ ئەوی ترکە لە بازاڕە شتێکە فرۆشێ هەمووی سوودمەند دەبێت لە چەندێکە ئێمە ئەم پارەی لەم شتا خەرجمان کردووە دەری ئەهێنینەوە بێجگەل لە کەڵکە سیاسی و کللتوری و کە لە پورەکانی ئێمە سەخت بۆ خانەقای مەولانە بۆ نمونە بەشێکی زۆری نەقشبەندیەکان ئەتوانین بڵێن لە تورکیا ئەوانن کە بۆ نمونە دەنگەیەن بە ئەردۆغان یعنی بەوەکو سیاست باشە نەقشبەندی خالیدەکانی تورکیا هەمووی ئایدی مۆلانە خالیدێکن کە هەمووی لە سلێمانی و ئێمە مزگەوتەکانیمان ماوە ئەوەی تا پەروەردە بوو ئەوی تا خوێندێتی ئەوەیشی تا ئیرشادی کردووە خەڵکێک لەوە بێنی بۆرە ئێمە لە ڕۆ سیاسەکەش چەند سوودی لێبینین لە ڕووی مێژوویەوە لە دۆکومنت ماوەتۆ شتێک زۆر مۆزەخانەیەک ئێمە چیمان کەمترە لە وڵاتانی کە زۆر جارە سەردانی هەمە وڵاتمان کردو بەڕاستی هەندێک شوێنی شوێنەواریە ئەچی تاوێ
تەنانەت پەیکەری مۆمیشان بۆ کەسایەتەکە دروستەوە شوێنەکەی سە بۆ ناوەی ماڵەکەی مەلک محمود نمونێکی زۆر جوانیان بابەتەیەکە ئەکرێ بۆ زۆر بواریتر ئیسفادەی لێ بکرێ و گەشتیارێکی زۆر بەڕاستی یعنی تۆی کەشتەکە بە بەرجەستە ببینی ژوورەکەی ببینی ما بۆ حوجرەکەی ببینی ئەمانە بابوونە خانەقای مۆلانەش بەو شێوەی کە جەنابژانێ ئێمە لە کولتورە یا لە کەلەپورە بەرجەستەمان هەیە و نابەرجەستەمان هەیە نابەرجەستەکان ئەگەر ناوی بنین مێژوو شعر و ئەوەی لە کتێبەکانە هەیە یعنی کتێبێک هەیە مەسەلەن 2-3 تیراژی هەیە لەوانەیە دەکەس بیخوێنێتەوە و بیشی خوێنێتەوە چۆن وێنای ئەکات یعنی ئەم کەسە زۆر جیاوازە لەوەی کە تۆ بێی مجەسەمێکی بۆ دروستکەی ئەو مجەسەمەی زۆر جیاوازە لەوەی کە تۆ بێ شوێنەکە خۆی زیینوکەیتەوە ڕۆحەتێکی تری ئااتێ ئەنی ئێمە کە بچینە ماڵی مەلک محمود بڵێن مەلک محمود لێرە بووە لێرە قسەی لەگەڵ ئیدمۆنزا کرد لەوێ قسەی لەگەڵ مێجەرسۆنا کرد لێرە ئەوە ڕوویالەوە ئەو بوو شتەکان زۆر جیاوازە لەوەی کە ئەو هەموو کتێبەمان هەیە لەسەر مەلک محمود مەسەرەن خانەقەی مەولانەش بیزڵەبەتێکێکە لەوانە کە ئێمە ئەگەر بین چەند ئێلیمێنتێک یاوەکو خۆی دروستیکردنەوە بەشێک لە ناو وێن ئەو شتانێک ئێمە دۆزیمانێتەوە کە ئێمە بەڕاستی هەمووی کە کردومانە تا ئێستا بەبێ بەرامبەر کردومان ئەم بابەتانە و ڕاستە کۆمپانیای بەڵام بەبێ بەرامبەری هەربەتەمان هەتا بتوانین بیکەین و ستافێکی باشی ئەندازیاری هەم بەشی جای ئێسمانی هەم بەشی کەلەپوریمان هەیە و هەم بەشی ینی تەلارسازی ئەو بابەتانە هەمووی بەیەکەوە تێکەڵ ئەبن بۆی کە ئەوە بکەن و زۆر شیشێمە خۆشمان بەڕاستی ناوێریم چینە ژێرباری مەسەرەن بۆ نمونە حتا زەمین پردی قلیاسانمان هەیە لە سلێمانیەکە کە لەوانەیە کە هەموو مەرحەلەکانی بڕێ بەشکم ئینشەڵا دروست کرێتەوە بۆ شێوازەی کە هەیە و وەکو خۆی چۆن بووە یان خورماڵ یان خانەقای بیارە شتەکانیمان دۆزیێتەوە بۆ ئەمانە زۆر جار ئێمە بە سپاس و پەنابین بۆ جامیعەی سلێمانی زانکۆی سلێمانی ئەوان لیژنەی ڕاوێژکاریمان بۆ دانین لە بەشە جیاوازەکان بۆ ئەوەی کە ئێمە ینی پابندی زیاترمان هەبێ شتەکان بە شێوەیەکی ئەکادیمی و علمی بەکاربێنین نەک ئەوەی کە شتێک ئەبینین و کۆی کە جەنابێ یەکەم جار باست فەرموو هەر لە بینینی یەکەمە ئیتر بڵێنەوە وا بووە یا لە یەکەم تێکستاکە بینیوان یەکسەری بین بێ مەژیری دەستکرد بڵێ ما بوون نەخێر ئەوە بە دڵنیاییەوە ناتوانین لەسەرەوە ئیشکەین زەروەت دەیان بەڵگەنامە دۆزینەوە ئینجاکە هێشتا هەر بە گومانەوە سەری بابەتەکانەکەین بۆ علمی بێ بابەتەکە زۆر باشە دەستان خۆش بێ کاک عادلێکێک لەو ڤیدیۆانەی کە بینیم کە وابزانم ئەمە ژێکێکە لە پرۆژەکانی بەڕێستان ئەویش پرۆژەی تەلەگرافە باسێکیەوەمان بۆ بکە پرۆژەیە چییە؟ تەلەگراف ئێمە تقریباً نزیکەوە بوو بە 2 ساڵ لەمەوبەر کۆمەڵێکی زۆر بەڵگەنامەی باشمان دۆزیەوە و نەخشەی باشمان دۆزیەوە و شتمان هەیە مەسەلەن هەر لە گۆڤاری پێشکەوتن کە ئینگلیز هاتووەتە سلێمانی هەم لە گۆڤارەکانی سەردەمی شێخ مەحموودی نەمر و هەم لە گۆڤارەکانی سەردەمی پیرەمێرد ئەمانە باسی تەلەگراف کرابوو و لە مێژووی لە کتێبە مێژوویەکانە من بەڕاستی لە زۆریانە ئەتوانین بڵێن لە هەموویانە باز لەوە ئەڵێ لە 1970 بۆ یەکەمین جار تەلەگرافاتە سلێمانی ئەمە لە مێشکمانە چەسە بوو بەس بەڕاستی ئەمە کە بەڵگەنامەکانمان دۆزیەوە بە تەواوەتی جیاواز بوو لەو بابەتێک کە لە کتێبەکانیشە تەسبیت کراوە نەخشەمان دۆزیەوە یعنی بۆ نمونێمە یەکی لەو بەڵگەنامانە لە 1960 اینجا دوایش ینی بەشێکی لە 69 باز لەوەکە کە تەلەگرافخانەی سلێمانی بە دروست کرێت ئێمە وا گۆشکرابووین لە کتێبە مێژوویەکانە کە 1998 ینی با بڵێن 1900 دروست کراوە ئەوە سەرنجی ڕاکەشان دوایی بەڵگەنامەی ترمان دۆزیوەکێک لەوانە کاک شێخ هاوار شتێکی بڵاو کردو جارێکان و دوایی بە دوای ڕۆشتین بزڵبت کاک ئەحمەدی شێخ لە 1972 بە تەلەگرافخانەکەی سلێمانی تەلەگرافی ناردووە بۆ ئەستەمبوڵ یعنی بالضبط 3 ساڵ دوای ئەوەی کە دروست کراوە تەلەگرافەکە و کاتە بەس نووسینی تەلەگراف ینی نازانم ئامێرێک و ڤیدیۆیەکم نارد ئەم نازانم بەڵێ فراکەوت پێم ئامێرێکە بە مۆرس کۆد ئیشەکە بە کۆدی مۆرس ئیشەکات ینی بریتێ لە نقطە ینی دۆت لەگەڵ داش مەسەلەن بۆ نمونە 2 دۆت و داشێک بریتێ لە فڵانە حرف 2 دۆت و داشی سێمە لەو ڤیدیۆیە سلێمانیمان نووسی هەرێکێک لەوانە پەیامێکی هەیە تەلەگرافی ئەو کاتە کە یەکەم جار خۆی لە ئەمریکا دامەزراوە لە زووترین کاتە لە چەند ئەتوانی بڵێن ساڵێکی کەما گەشتۆتە بۆ نمونە ئەستەمبوڵ و ئەو کاتی دەوڵەتی عوسمانی و دواتر لەگەڵ شەریکاتی ئینگلیزا تەنسیخی کراوە کە ئەم خەتی عێراق و خەتی شام و خەتی کوردستان و ئەوانە ببەسرێت بۆی کە بەریتانەکانیش لەم خەتەوە بتوانن بگەنە هیندستان و ئێمە سوودمان لەوە بینیوە یعنی وەکو کوردستان سوودمان لەو خەتە بینیوە بەنسبەت سلێمانی و باسکەین ئێمە زیاد لە هەندێک بەڵگەنامەیە
زیاد لە 800 شوێنی عمودی تەلەگرافە کەمان دۆزیەوە بە ئەحداسیات بە تانوپۆ کەیسە بڕۆینەوە ئەزانی لەکوێ ئەو 800 عمودە و ئەو 800 عمودە 18 دانیان کەوتوێ ناو کەمپی نوێی زانکۆی سلێمانی و کەمپی نوێی زانکۆی سلێمانی زۆر گرنگ بوو چونکە لە ناو کەمپەکە خەتی جاکردنەوەی خەتی سلێمانی سوورداش بوو کە ئەو کاتە گرنگێکی هەبوو زیاد لە 800 و ئەوەنە عمود یعنی 18 دانیان بە ناو کەمپی زانکۆیان ڕۆشتووە یعنی عمود بووە بڵێن ستون بووە ستونەکە ئەوە بۆ تەلێک ڕۆشتووە ئەم تەلە ئیتر گەشتۆ بە هەموو عالم ینی وا بۆ پەیوەندیەکە ئەو کاتە لەڕێ ئەو کۆدەوە ئەو 18 دانەمان ئێمە بەڕاستی قۆستەوە پەیوەندیمان بە زانکۆی سلێمانیەوە کرد کە بە سپاسەوە کاک دکتۆر کۆسار و سەرۆکی زانکۆ پێشوازەیەکی گەرمی کرد وتمان ئێمە بین بەڕاستی بە جیلی نوێمان ئەسڵ ئێمە جیلی کۆنمان لە کتێبەکانە باسییان کردووە کە لە 90دا دروستکراوی 89 دروستکراوە 89کانە دروستکراوە بەس ئێمە کەیسە مێژۆمان حازرە ببین مۆنومنتێکی لەناو زانکۆی سلێمانیا بە دروستکەین وە گرێبەستێکی ڕسمیمان کردووە خۆشبەختانە لەگەڵ لەکوێ تەلەگرافەکە بەکار هاتووە شوێنەکەی زۆر وازەحە ینی تەلەگرافخانەی سلێمانی بەرامبەر سەرای سلێمانی بووە تەنیشتی ڕەشەماڵی ئیسە کە باخێکی مسەلەس هەیە لەوێ ئەو باخشکە بەشێکی بەر جادەی مەولەوی کەوتووە ئەو بەشەی هەر شوێنی تەلەگرافخانەکەیە ئیش لەسەر ئەوە شەکەین لەوێش دروستیکەینەوە بە زانکۆی سلێمانی گرنگیەکی هەبوو لەبرەی کە و فود زۆریەت و خوێنکارانمان ئێمە لەوێ هەن و ئیسە خۆشبەختانەوە پرۆژێ و بەتەمەین لە یەکێ لە شوێنی عمودە فعلەکانی کاتی خۆی کە هەبوو لە ناو زانکۆی سلێمانیا لە بەردەمی سەرۆکایەتی زانکۆیە مۆنومنتێکی جوانی بۆ بکرێ ئەو کات ئینشاڵڵا ئێوەش هەر بەشدارە منتیایە و کە بتوانین باسی کار عادل زۆر خەمخۆرانە کار لەسەر بابەتەکانە کە خۆشینەوەی شاعری گەورەی کورد مەولەویەوە عادل ئەو تەلەگرافە بەڵگە هەیە چ نامە و پەیامێک گوازراوەتەوە و چ نامە و پەیامێکمان بۆ هاتووە دەستنووسەکان ماون نەماون زۆر تۆ کۆما یەکێک پێمە بزمانێکی زۆر ئەبێت لێزانانە بزانی و خۆتەڵی یەک تەلەگراف ئەگەر دروست بێت ینی قسەکە تەلەگراف چیەی کە نازم ناوی چی بۆ من بڵێن ئەو تەلەگراف چی کە لە سلێمانی بوو ئەو کەسێکی کە لە بۆ نمونە ئامەد بووە لە حەلەب بووە یا لە مەسەن لە ئەستەمبوڵ بووە ئەم لێرەوە کە من ڕۆشتم پێم وتووە ئەم شعرەی نالیم هەیە بۆم بنێرە واصل بکە عبیری سەلامم بە حوجرەکەم بۆم نووسیوە یامەتە دەستی کە یامەتە دەستی ئەو خۆی کردێتی بە کۆت و ئەو کەسێکی کە لەوەیە کە کۆدەکانی بۆیەت ئەی کاتۆ بەم نووسینە ئیتر ئەو کەسەی کە ئەی نێرێت و ئەو کەسێکی کە لەوێ وەری ئەگرێت هیچیان پێویستیان بە کۆدەکەن بێژگەل لەو کەسە پسپۆڕی کە دانراوە لەسەر تەلەگرافەکە و لە ئەخیرە دەیان و سەدان و هەزاران نامەمان هەیە ئێمە لە سلێمانی و لە دەوروبەری سلێمانیەوە کە ڕۆشتووە بۆ ئەستەمبوڵ یا بۆ بەغداد یا بۆ کوێ و هەمویان مەحویمان هەیە کە نامەی ناردووە مەسەرەن بۆ نمونە کاک ئەحمەدی شێخمان هەیە کە نامەی ناردووە و هەزارەها نامە هەیە کە لە زۆر لە کتێبەنوێژەکانە بەڕاستی باس کراوە کە بە تەلەگراف فڵانە شت لە سلێمانی نێرابەوە چکە خۆی کە تەلەگراف دروست کراوە لە سلێمانیە مەبەستەکەی زیاتر سەربازی بووە و کۆنتترۆلی ئەمنی بووە ئەو کات کە دەوڵەتی عوسمانی بووە بۆ بابەتی ئەمنی دروست کراوە بابەتی ئەدەبیشی پیاوە بەڵام بابەتی تریش و سوودی تریشی هەبوو بەڕاستی ماوەتەوە زۆر باشە دەست خۆش بێ کاک عادل وەکو کۆتا پرسیاری من کاروبارەکانی پرۆژەی مێژوو کە لە پورمان بەنەخشە ساگەیشتۆ بە کوێ و چ کارێکی ترتان لەبەردەستایە کە بتانەوێ لێکۆڵینەوە توژنەوە لەسەر بابەتەکان بکەن ئێمە تازەترین دوو پرۆژەمان کە ئیسە خەریکین وەلەم کاتە ئێستا ئەندازار و براوشکەکانم لە ئۆفیس خەریکینی قەڵا و شورا شوێنەوارەکەی شاری خورماڵە کە یەکێکە لە شوێنەوارە زۆر کۆن و دێرینەکان و ئەم ناوچەی کە هەمووی هەبووە بە هەولێر و بە کەرکووکیشەوە هەمووی لەژێر ئەو شوێنە ئیشی کردووە لەژێر سەیتەڕی و شوێنە ئیشی کردووە لە کاتی خۆیان باسی هەزاران ساڵ لەمە پێش ئەکەین ئێمە ئەوە شتی باشمان لەسەری دۆزیێتەوە بۆ ئومێدی کە بتوانین بە جۆرێ لە جۆرەکان زیینوی کەینەوە کە گەشتارێکی زۆر ئەتوانین بەرەو ئەو لایەنە بەرین و تازەترین پرۆژەیشمان بریتە لەوەی کە زیاد وکو عەرزمکردن زیاد لە 90 بەڵگەنامەی لە تایبەتمان بە نەخشە و بە وێنە و بەوانە لەسەر خانەقای مەحوی دۆزیوەتەوە بەو ئومێدەین کە هەموو لایەنەکان کە خۆشبەختانە هەم بەڕێوەبەراتی شوێنەوار هەم بەڕێوەبەراتی گشتی ئەوقافی سلێمانی و هەم بنەماڵی شاعری گەورەی کورد مەحوی تێگەشتێکی باشیان تا ئیستا هەیە بۆ ئومێدین کە لەگەڵمان نابێن بەشکم بتوانین خانەقای مەحوی لە شاری سلێمانیا وەکو یەکەمین شوێن
وەکو خۆی دروستکەینەوە کەەوە بێ بەدەستکەوتێکی زۆر گەورە و لە بینی دوو خەڵسا زۆر جار تووشێ و کێشابین کە ئێمە شتێک وەکو خۆی دروستەکەینەوە بە شێوازە تەلارسازیە و ینی وشکەکە بڵێن شتێکی ناشرین دەرەچێت بۆ تۆ حەزەکە شتێکی جوان بکەیت بەڵام بەڕاستی خۆی جوانەکە لەوایە و ئێمە بێت شانازی بکەن بە مێژوی خۆمانەوە ئەگەر چی بابینایەکی نزمی قڕینی ئەوە دەربچێت بەس دەلالت کا لە ڕابردوو و دەلالت کالەوەی کە ئەم شوێنە بوو ئەم مەحوی دروست کرد کە ئیسا لە هەموو جیهانەوە توێژینەوەی لەسەرکرێت و کورد شانازی پێوە ئەکات. عادل لطيف مولوي زور سپاس.